هەر ئەو شێرەشە لە دیای ڕاوەستان گوتمان بەخەبەر بێ هەر بەخەبەر نهاتوو. چۆن بۆ ئەمڕۆ بڕیاردا بێتە باخچە ئاژەڵانی هەولێر و چی جیاواز بینی لە باخچەکە؟ سڵاو لە خۆت و لە پەیجەکەتان 964 بەڕاستی باخچە ئاژەڵانی هەولێر شوێنێکی زۆر خۆشە بەخۆم خەڵکی هەولێرم یەکەم جارە سەردانی ئێرە دەکەم یعنی جەوەکەی هەتا بڵێ خۆشە و جەژنی هەموو مسلمانان پیرۆز بیتن و ئی کورد و کوردستان و هەمویان. زۆر سپاس. لە باخچە ئاژەڵانی هەولێر چی جیاوازت بینیوە چ ئاژەڵێکی جیاواز بینیوە کە لە دەژیانی خۆدا وەڵاهی تازەش باسم دەکرد لەگە منداران ئەو ئاژەڵە هەیە نازم ناوی چێ بە قورعانەی ئەوەی کە مەقسەد لە بیابان ئەو شتانە بەشر بەتمایە بمریم نەمریە لێت سادۆرت لێ دەدەنە تا دەمریتن ئەو وەختی لە بۆ دێن نازم ناوی چێ بە خودای وەچی لەقلەقە و باڵەکی گەورەی هەیە نازانم گۆشتی ئەوە دەخوات. ئەو ئاژەڵە لێرە هەیە ئێستا؟ بەڵێ بەڵێ لە بیدایەتی باخچە ئاژەڵانەکەیە و پێم زۆر سیر بوو و شتێکی جوان بوو ماشەڵڵا. زۆر باشە خاتون تۆ تا چەند حەز دەکەی ئەوە سەردانی باخچە ئاژەڵان بکەیت و چەند گرنگە بۆیەوە؟ سەرتا بەخێر هاتبتان دەکەم یەکەم جارە بێمە ئێرە جەژنتان پیرۆز بیتن وڵا یەکەم جارەمە سەردان بکەین ئەویش گوتمان ئەو مناڵە حەز لێ با بڕۆین بەڕاستی شوێنێکی زۆر زۆر خۆشە تایبەت تا زۆر بە ئاژەڵەکان کە نەمان بینی و یەکەم جارە بیبینین هەر ئەو شێرەشە لە دیای ڕاوەستان گوتمان بەخەبەر بێ هەر بەخەبەر نهاتوو هەر پاریدا بوو لە بەختەکەیەوە لەوە تیاتون شێرەکە خەوتووە وا خەوتو هەر گوتمان بەخەبەر بێ هەر بەخەبەر نهات. باشە مادەم چاوەڕێکن تا خەبەری دەبێت ئەدیوە دەکەین سوام نەوی جیا لەو شێرە چ بابەتێکی جیاوازتان بینی چ ئاژەڵێکی جیاوازتان وڵی زۆرمان بینی بەس ناوەکانە بەبی نایتەوە چکە هەڵ دە شارەزانینە لە حیواناتەکان بەس بەڕاستی زۆرمان بینی هێشتا شمایە چکە شوێنەکە زۆر گەورەیە هەمووی پاو نابیتن. جەژنی ڕەمەزان لە هەموو مسلمانان بە تایبەتی لە هەموو کورد و لە هەولێری خۆشەویست لە چەمچەماڵ هاتوین بۆ باخچە ئاژەڵان و مناڵەکانم هاتوین بۆ گەشتێک بۆ بینیم ئاژەڵە جوانە. ئەمڕۆ چی جیاوازتان بینی لە باخچە ئاژەڵان؟ وڵای تەبعا هیچمان نەبینی بۆ ئێمە ئەو زێبرامان نەبینی بوو ئەو جاگوارەکەمان نەبینی بوو لە شوێنتر نەبوو ڕەشەکە بە تایبەتی ڕەشەکە و ئیتر ئەو حشرە گەورانشمان نەبینی بوو ئەو ئەو کەمتر لێرە هەیە لە شوێنتر نەبینیوە من. تا چەند دڵخۆش بوون بە سەردانیکردنیێرە؟ زۆر هاتەمان هەولێر پایتەختە خۆشەویستە خزم کەسی زۆریشم لێرەیە هاتین بۆ جەژنە پیرۆزە بۆ ئێرە هاتوین. چیت هەیە لەسەر باخچە ئاژەڵان وەکو خۆت کە سەردانی ئێرەت کرد؟ وڵی تۆزە سەوزی کەمترە ئەگەر شوێنەکانترە سەوزی زیاتر بێ خۆشترە سەوزایی مەسەندار بە تایبەتیدار و ئیتر فریز و ئەوانەی زۆرتر بێ خۆشترە بێت.